ئێمە زۆر دائما بینی خۆمان و خوا لە خوای گەورە بپاڕێن و خۆمان زەلیل کەین بۆ خوا لە شەڕی ئەوە بمان پارێزێ بۆ خۆمان ئیش بکەین، بۆ خۆمان تووڕە بین، بۆ خۆمان یارمەتی خەڵک بدەین، بۆ خۆمان بیگرینەوە. فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وانیە ئەفەرمێکی من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان. أو إيمان كاملة هم مشتكانت لبيناي خواي قوري به بويا يسأل أول شيء براي والله ما هدي باش عزي كوري عبد السلام فرميه إخلاص أن يفعل المكلف الطاعة خالصة لله وحده. طاعتك أنجامي أدي هاي ساتتو رويت السر أو جادة بردك بيني جاري واي مزوء جار من منباسكم ككس لو نبي احتمال شيء به نختي السعر بلايبي زلامي لدوره بدبيني حسكي لايبي أما يكسر بزانه بأخوانية طاعة كأنجامي أدين جاء طاعة من بوين من بردكم هنا طاعة دلا الزبانة كردوية هل سيانيتي العمل الجامع لكل ما يحب الله ويرضاه. عيسى أرويت مال بيني إخوة وأخوة تو زرر يقد كردو خو هم لا زرر بباريزي حزك يجن من علاقات خفض نخون خبرك أن نعديك لبر خوالي مسلمانك بوشي بتاقد به أعلم أجر دسك بيت كيلو برتقالك ريبو مالو من علاقات خدو بو خد كريد يعني تناند لقى الرئيس وحرمتهم بو ملاك كان إنسان كعملي يعني شرعي خوي لما لك أما خواب عبادة بو تنسي تركوابو ليرة أويك بتوي خوا كيت عبادة بو يفرمي لا يريدو هاك تاني به تعظيما من الناس ولا توقيرا. أما يزور رجال لإيما خوا بنامهم دا إنسان صار دبيته العمل الإسلامي هركات من نتشاوري بارب من عمل إسلامي نتشاوري بوز بم نتشاوري سوباز بم نتشاوري أو من لبرشاوي خلق جوربم أو كاتب زان طاعك أبو خل لا يريد بها تعظيما ناوي جوري ولنا خلق جوربي خلقش حرمتي اللي بقرن ولا جلب نفع دينين ولا دفع ضرر دنيوي. أمل بو إسلامك أي شاورين مك حل الدين يشتا كسي بلا كاك جان والله كتير قداتي منصبك ديني بداتي يا زررك دنياي ليه دور خاتو سهل يكون عبد الله فرمي إخلاص أن يكون سكون العبد وحركاته لله تعالى. سكون يعني وسانت هاي إنسان جاري وايا بطاقتي جزو درب ريلا ناخي شوانية بس لبرو خلق قبل بخوا فلان كاس بطاقته وهو مصيبتي تتسر خلق رونا يعني بيدنجي والسكون وسانت لقل جولو قسا كردن وهولدانت هردوكي بو خواي قوري بيت هندي بلي شيء قرصه فرمي انسان بغير اويك اخويا بيه مشغول نبيت ان جات ماشا كان براور اذا كان ليك لو اشتقرسانا. تصفيه الفعل عن ملاحظه المخلوقين من بتوانم ايج بكم وكوايا كسنا عم بينت رونقسكم رونقس يعني تو شاوي خلقي وجوي خلقي وزباني خلقي كاريغري لسردنا به لا يبالي لو خرج كل قدر ويقول بعضهم لو في قلب الناس من أجل صلاح قلبه مع الله عز وجل ولا يحب أن يطلع الناس على مثاقل ذرتين. لا يكي قلت لهم بسم لو شيء أجر بيته إنسان لبيناوي يسشتي وايا توتا شاكا خلق هموي عمليكي بينها خوشبو تو أنجام الدالة بيناوي خواي قال لبرشاوي لبر خاطري خوا لبرشاوي خلق قدري خوتت كم كردو ودلت بي خوش بيت خلق إنسان نابي إما عبي شويني خلقه أجر بيتو لناو خلقه مثقال الذريك إيشت يعني لبر أو إسلامانية والدي هاتو خلقي كاك تخاو إنسانا كاكا مكي لم عصر أجي دس كان قلي كردن بتو لبر بلان بيني خوتو خواب زاني إيشاك الصحيحة. أما أجر إنسان بقاته أو آستا والله لقل دعاء كردنا چونك إنسان بعملي خوي نار واتبهشت براور رزقانم تو تصور بكن پیغمبر صلى الله عليه وسلم خواي رب العالمين لشويك ميوان داري كرده بو حو طبقي آسمان پیغمبر فرمي صلى الله عليه وسلم من بعملي خوم نار وما بهشت. قيل ولا أنت يا رسول الله أما چي درزيكي قوليتي يا أبو إيما نكن شيطان زال بيت سر ما أنا برايك ما عنده بو كورا كاكا بخوار روجتوش وكو من اللي دي كاكي يمك كاتي يمكرد ما تو وانيا تو إيش بو خوابك لا خوا والنابيت هرچی بکەین شەو ڕۆژ بە عەمەلی خۆمان ناڕۆینە باش کەواڵ و نایە تووشی عوجب بین نابێ بیدێنە چاوی یەکە شەیطان نامرێ. ئیمامی ئەحمەد لەسەرە مەرگە بووە شەیطان خەریک و ڕوحی دەرەچوو شەیطان کوڕەکەی وت باوە عەبدوڵڵا عالم بوو یەکێ لە کوڕەکانی باوە بڵێ لا ئیلاها ئیلا الله وتی لا دوایەوە سەکەرات بەریدا وتی زۆر قورس بوو لەسەرم باوتی بە تۆ منەوە شەیطان وتی ئەحمەد ڕزگارت بوو لە دەسم
تم ناتاوەکو ڕوحم تەسلیم نەبێ لە ڕوایەتێکە لە تا قاچێکم لە ڕواتە باش شەیطان ناڵە پێش 20 ساڵە زەکاتی داوەتە کەسی ئای چەند بێوەفایە بەخوا بە زەکاتی من زانکۆی تەواو کرد ئەمە لێرەوە بە ئەم برا خوشکانەی خۆمەڵێم هەر ئیشێ بۆ ئەم ئیسلامە ئەەکەین تۆ دواتر بۆ خوات کردووە هەڵی مەوەشێنەوە ئەگەر ئەمە لە خەیاڵمانە بێ تۆ بزانی خزمەتی خێزانت خۆت دینداری تۆ قەناعەتت بەم قەزیە هەیە ئا لەو دەرگاوە دەرتکەن چونکە بۆ ئەو برایانەی ناکەی لەو لاوە دێی تۆ کاکە گیان وانە چەند خۆش و خالدی کوڕی وەلید 99 ئەڵێ لە پێش ئیسلام و دوای ئیسلام قیادەیی شەڕی کردووە لە هەمووی سەرکەوتووە یەکێ لەو عالمانەی ئیدارە ئەڵێن چی پێناسەی قائد هەیە قائدی عسکەری هی مسلمانان و هی غەرب هەمووی لە ژیانی خالدە جێبەجێ بێ خالدی کوڕی وەلید لە لووتکەی سەرکەوتنە ئیمامی عومەر نامە ئەنێرێ لە کاتی هجوومکردنە ئەڵێ با ئەبوو عوبەیدە ببێ بە ئەمیر دوایەوە پێی ناڵێ لەرە بەرەوەی زروفەکە ئێستا کاتی ئەوەیە ئەمەن دوایە ئەوەی کە ئەزانێ لەو هەمووتان بیستوتان خالد زۆر تووڕابێ ئەڵێ خۆ من جیهاد بۆ عومەری کوڕی خەتاب ناکەم ئەمە ئەوەیە کە ئینسان کە بزانێت کە تۆ ئیش بۆ خوا ئەەکەی ئیتر کاکە گیان لەوە ئەچێت نییە میوانداری کەسێکەکەی لەو بازاڕات بین سەلامە دێناکە ئای بەخوا فڵان کەس چەند سفڵێ وەڵی بۆ ئەوەت کردبێ زۆر خەتەرە کە چاکەت لەگەڵا بکە ئەنجا لێرە من دیار بوو دوا کەوتم و ئەمەوێ قسەکانیش مەگەر وا بڕە زۆر درێژ بێت و گردن مازاکەن بەڵام ئەم کۆتایەکەی ئایا توشتەکان قەینە ناخوێنم سەبارەت بەوەی کە خوای رب العالمين وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء طبعا هم آتانا هم يقردان شي لسهر كان هين يكويت كعبادة كردن بو خواي قرأ مخلصين له الدين حنفاء أما جاري كان إخلاص عملي قلبه حنفاء يعني لا دي لباطل لا كفر لا شرك بو توحيد أما عملي ويقيم الصلاة ويؤتوا الزكاة أما عملي جوارح رونا برابر زكانم وذلك دين القيم أو دين كأمس يشتي قرطوة خوي چيا إقامة نيوش بچيا كريه الله أكبر إخلاصك لدله نيوش هم عملي زبانته قولة هم لقل زكاتك جوارحة أما الدين لله إخوائي بالوردقال إن جاتاوا كبروا كومري إني أمرت أن أعبد الله مخلصا له الدين كوتا يخسا كان بيكشت أهلمو بو أمره خوش كان إخوة أيش أو تانية دوارە كان بايك من إشارات بقصية بكم ك حمدوني كري أحمد برسيها يعني ليكوتيان باشا بو زانایانی سەلەف قسەی لە ئێمە بەسووتر بوو. زان لە وەڵامە چی وت جامە بۆ تەنا بۆ قسەش نیە بۆ عەمەلی ئەوەش باوەڕتان هەبێ ئەم براوخشکانەی سە لێرە کۆبوونەتەوە بینی خۆمان و خوا چاکەین و بۆم ئیسلامە بڕیار بدەین وابین ئیسلامەیە بێ ئەوە نەی لە توانامانە بێت جهود ئەسڵ کەسابەتەکەم دوکانەکەم پارە پەیاکردنەکەم ماڵ و مناڵەکەم ئوموری دنیام ثانەویە خوا بۆچی خەڵقی کردوم وما خلقت الجن والإنس إلا ليعبدون بڕۆ مەسەر ئەسڵەکە کە من بۆ عیبادەتیش منعی هیچ شتێکی خۆشی لێ نەکردوم و منعی دەوڵەمەنی پارە هیچ شتێکی لێ نەکردوم بەڵام نابێت دەستت کەوت وەکو ئیمامی عوسمانی لە دەستا بێت لە دڵتانە بێت ئێسش ئاوی ئیمامی عوسمان تا ئێستا سەدەقەی جاریە وتێلەکانی تا ئێستا ماوەتە خۆزانن ئێسش بڕۆ هەر بەناو ئیمامی عوسمانەوە باخەکەی ماوەتەوە ئەو هەموو یەتیمە ئێسش لەسەر کەفالەتی عوسمانی کوڕی عەفانەتی کابوو دەوڵەمەنیەکەشی سنووری نەبوو دەوڵەمەنیەکەشی سنووری نەبوو جا لێرە ئەم پرسیارەیان کرد کیان بۆ قسەی سەلەفی ساڵح بەسووتر بوو لە قسەی ئێوە ئێمە وتی لأنهم تكلموا لعز الإسلام لەبەرە ئەوان بۆ عەزیزبوونی ئەم ئیسلامە ئیشیانە کرد ئەمەیە نوقتەکە خۆت بەکەم مەزانە خۆت بەکەم مەزانە جاری وایە بە قسەیەکی تۆ لە چایخانەیەک پێپەڕی کەسێ تعلیقێکەدا بە ئوسلوبێکی جوان بۆی ڕاستەکەی تۆ احتیمالە هەر ئەخلاقەکەت بیگۆڕێت واش مەزانە بڵێ کاکە گیان باش جاریان هیدایەت لای خوایە تۆ ئیشت لەسەرە من ئەوەم لەسەر ئیشکەم خۆت بەکەم مەزانە ئەوەنەی ئەیزانی بە جوانی بیگەێنە فليكن أمرك بالمعروف معروفا ونهيك عن المنكر معروفا ئەمر بە چاکەمان با بە چاکە بێت ڕێگرتنمان لە خراپە با بە چاکە بێت ئیتر ئەمە ئینسان ئەگەر بەرامبەر کەسێکە نەیاری ئیسلام بێ ئێگەر کەسێ بەرامبەر دایکت باوکت خێزانت مناڵت ئەمە ئەولاترە تۆ مناڵەکەی خۆتت خۆش ناوێ دوو لە ڕوێەوە دوو لە ڕوێ قسەیەکی ناشرینی پێ مەکە بۆ نوێژەکە دواخستووە نوێژەکەی لاشرین کە خێزانەکەت پۆشاکەکەی وەکو پێویست کە من لەگەڵەوانیم هیچ خوشکێکی مسلمان نە لە دەرەوە مەکیاژ کات نە پۆشاکی تەسک بێت نە پۆشاکی تەنک بێت باڵاپۆشی ئەوەیە کە شەرعێ ناوێت
لەگەڵ ئەوانی مناڵی ئێمە ئەم سەتەلایت توشتانە بە ئازاد تەماشا هەمووش کرد ئەمەیشە تا شەو بڵێ وەڵا مامۆستا تا سەعات 2 شەو تا سەعات 2 شەو سەردانی سەرقاڵی دەعوەبی لە فەیسبوک من بەڕاستی نازانم بڕۆ بخەوە بەیانی هەڵسە بۆ نوێژەکەت زەرەر لە چاو مێشکت مەدە هەڵسە دوور کات نوێژکە عزەتی مسلمان بۆیە دوعا بۆ مسلمانان کە بۆ خۆتی بکە جا کەوابوو لێرە لأنهم تكلموا لعز الإسلام ئەم برایانی کە ئێستا خوشکان لێرە کۆبوونن بۆ خۆمانمان لەبیر بچێ بۆ خۆم تووڕە نەبم بۆ خۆیشم ئافرین لە خەڵک نەکەم بۆ عزەتی ئەم ئیسلامە ئیش بکەین ونجاة النفس ورضا الرحمن نفسمان لعذاب خوای گەورە ڕزگارکەن خوا لە خۆمان ڕازیکەن ونحن نتكلم لعز النفوس خەڵک ئەیوە چی بوو ئیسلام عەزیز بێ نفسی خەڵکی ڕزگارکەن خوا لە خۆیان ڕازیکەن ڕەحمان ئێمە نتكلم لعز النفوس خەڵکێکی زۆر هەیە ئەگەر حەقیقەتەکەی بڕۆیتە ناخیوە دوایی تەماشاەکەی بەخوا برا بۆ خۆی تووڕە بووە ئەوە نەبووە ئەو جەمعە جێگەی ئەویتیانە بێتە ئیش بکات زەرەرێکی لە خۆی داوە لە تەعاون لە هیچ ئینجا دووەر کەڕەجی بێتاقەتی لە دوای بێتاق ئەوەتان ێستا بۆ خوای گەورە گەر من ئەم قسە بۆ خوا بکەم وەڵڵاهی شێخ الئیسلام فەرمێت لە دوای ئەو ناڕەحەتیت فێنکێ دێتە دڵت بە تەماشاکە لە جەوی زۆر سارد و باراناویە ئیشتان نەکردە بۆ خوا هەندێک جار دوای زۆر لەزەتت لێ وەرگرتووە هیچ پاڵی نەناوەتە بێ ڕۆژە لە ڕۆژان کەسێ خۆت فەقیر بووە بە اختیاری خۆت پارەت پێداوە زۆریشت پێداوە خۆیشت محتاج بووی زەلامی وایش بوو 1000 دینار فێڵی لێ کردووی ئەم 1000 چەندە خەفەتی پێداوی ئەی ئەو 50000 کە خۆت محتاج چەند دڵخۆش کردویت سیارەکەت خۆت دەخستوتە خزمەتی فەقیرە بیبەن بۆ خەسەخانە کەسێکیش ڕۆگیری کردو 2 دقە بردوێتی چەندە بێتاقەت بووی ئەم ئیسلامە ئیشی بۆ بکە نەفست لە ناخۆ مرتاح بێگەر بۆ خوا بێ خوا فەریحی تەداتێ